ئێمە قوتابخانەی لیدەرسی بنەڕەتی لە شاری سلێمانی هەستان بە ئامادەکردنی ئەم کۆنسەرتە کە کۆنسەرتێکی هونەریە بۆ خوێندکارەکانمان و مامۆستاکانمان بۆ ئەوەی کەشێکی هونەری سازکەین تایبەتە بە سرودی نیشتیمانی و چەند بابەتێکی تر کە ئینشەڵڵا ئێستا پێشکەشتانەکەین. واتە ئەم کۆنسەرتە تایبەتە بە خوێندکاران و مامۆستای قوتابخانەکە؟ بەڵێ تایبەتە بە خوێندکاران و مامۆستاکان. ئەو کۆنسەرتێک کە لێرەوە بەڕێوە دەچێت هەر خوێندکارانی قوتابخانەکە بەڕێوەی دەبن؟ بەڵێ تایبەتە بە خوێندکارانی قوتابخانەی لیدەرس. پێشتر چالاکی لەم جۆرەتان ئەنجام داوە؟ پێشتر چالاکیمانە بە گرنگی تاوانمانیەوە بەلانی هونەری بەڵام ئەمە یەکەم جارمانە کە کۆنسەرتێکی بەم شێوەیە سازکەین ئینشەڵڵا شتێکی چێژبەخش ئەبێت و دووبارە ئەکەینەوە لە داهاتوو. تا چەند خوێندکارەکان دڵخۆشن بەم کۆنسەرتە؟ تا ڕادێکی باش دڵخۆشن بەم کۆنسەرتە چونکە زۆربەی خوێندکارەکانمان توانای هونەریان هەیە لە زۆر لایەنەوە هەم لایەنی ئامێرە هونەریەکان هەم لایەنی گۆرانیوتن بۆیە ئێمە هەستان بە ئامادەکردنی ئەم کۆنسەرتە و بۆ ئەوی توانەکانیان دەربخەین. ئەو خوێندکارانی کە کۆنسەرتەکە بەڕێوە دەبن لە چه ئاستێکی خوێندندا؟ هەر لە پۆلی 1 سەرەتایی تاکو پۆلی 6 سەرەتایی لە قۆناغە جیاوازەکان خوێندکارمان بەشداری کردووە.